پێنجشت ئەبنە عوزر بۆت لای خوای گەورە لەم پێنج کاتەیە هەر هەڵەیەکت لێ بوەشێتەوە خوای پەروەردگار لێت ناگرێت و لە ڕۆژی دواییە محاسەبەت لەسەری ناکە. یەکەمیان منداڵی ئەگەر وە منداڵی پێش بالغ بوونت هەر هەڵە و کەم و کوڕی تاوانێکت ئەنجام داوێ خوای گەورە هیچت لەسەر نانووسی. دووەم نەزانین ئەگە بە نەزانین وە تاوانێ بکەی نەزانی تاوانە نەزانی هەڵەیە لای خوای پەروەردگار عوزرت مەقبوڵە بەڵام ئەبێ نەزانینەکەیشت معقول بێ. سێیەم بێتوانایی ئەگەر توانە و دەسەڵات و بەسەر شتێک نشکێ خوای پەروەردگاریش زۆر و لێ ناکا پێتە وترێ ڕۆژوو بگرە ناتوانم نەخۆشم باشە مەیگرە وەرە فیدیەکەی بە ئاوا کاراسانی بۆکرێ. چوارەم زۆر لێکراو ئەگە زۆر لێ بکەن لە شتێک کۆنتڕۆڵت بەدەست خۆت نەوێ ناچارت کەن کوفرکە کوفر ناکەم کوفرکە زیناکە دزیکە چی بکە خوا لێم مەکرە خوا لێت ناگری مادەم زۆر لێکراوە. پێنجەم و کۆتایی لە بیرچوونەوە ئەگەر لە بیرت چێ نوێژێ لە کاتەکەی خۆی بیکەی کاتەکەی ڕۆیشت وعدت داواتە کەسێک وعدەکەت نبردەتە سەر بەس لە بیرت چووە خۆ بە ئەنقەس نەبووە لەم حاڵەکاتەیە تۆ گوناحبار ناوی بەڵام ئەوەنە بزانە هەر کاتێکە کەوتە بیرت ئەبێ خەمی بخۆی و ئەنجامی بێ. سەلام عەلەیکوم.